زەی بچووکە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کەمبوونەوەی سامانی ماسیگرانی نیگەران کردووە و دەڵێن هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ سامانی ماسی کەم نەبووە. بەشێک لە هاوڵاتیان بژێوی ژیانیان لەسەر ڕاوماسیە، بەڵام لە ئێستادا بەهۆی کەمبوونەوەی ماسی بژێوی ژیانی ئەوانیش لە مەترسیدایە. ماسیگران دەڵێن لە وەرزی قەدەغەی ڕاوماسیدا ڕاوی نایاسایی دەکرێت و گەرای ماسیەکان لە ناو دەبرێن و حکوومەتیش وەکو ساڵانی پێشتر بایەخ بە سامانی ماسی نادات و پەنجەماسی ناخاتە دەریاچەکەوە. دیارە ساڵ ماسی زۆر کەم بوو، توی ساڵێکی لە ساڵانی ڕابردووکۆ ساڵ کەم ماسی کەم نەبوو. هۆکارەکەی چەند هۆکارێکی سەرەکێنە لە ڕاستیدا، هۆکارەکەی بێبارانیە لە سنووری بیتوێنەکە و لە سنوورەکان ئەو نییە، بەستەنا ئەو لە زێ و ڕووبارەکانەیە، بە تایبەتی دزەی بچوو گاوەیە. ئەو ماسیە لە کاتی زاوزێدا هەموو بۆیدا ڕۆیە، لە کاتی زاوزێدا کە دەبێت بە زیەکەیدا ڕۆی هیچی نەگەڕایە بوو لە بەرچەند هۆکارێک. کارەبا، ژەهر، تەقەمەنی ئەوانە هەر قەدەغەشن 4 فەسڵی ساڵێ نەکرد لە کاتی زاوزێدا، 4 فەسڵی ساڵێ قەدەغەی ئەوانە، بەڵام خەڵک پابەن نابێت جگە لە کاتی یاسایی کە لی دەدەن لە کاتی قەدەغکردنەکەشدا بوو بەژێر بوو بە بابەتانە ڕاو دەگرێت. بەڕێستا بەعام ماسی زۆر کەمە، هیواداری حکوومەت چاودێری هیچ بخاسەر دەریاچەی دوکان بە هەموو شێوەیەک پارێزگاری لە سامانی ماسی بکرێ و بەس کە ماسیشی شتێ بکرێت لە دووە ئەوەی ئەنی بەڕاستی زاوزەی کەمە و ماسیش بەڕاستی کەم بووە. وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینیش دەڵێن یەکێک لە هۆکارەکانی کەمبوونی سامانی ماسی گرتنەوە و بەردانەوەی ئاوی زەی بچووکە لەلایەن ئێرانەوە. جگە لەوەش پێویستە ساڵانە ڕێژەیەکی زۆر پەنجەماسی بخرێتە دەریاچەکەوە. ئێستا کەمبوونی ماسی زۆر هۆکار هەیە، هۆکاری گرتنەوەی ئەو زەیە کە لە وڵاتی ئێرانەوە کۆماری ئێرانەوە بڵێ کە بەرنادرێت دەگیرێتەوە یاخود کە لە کاتی بەردانیشاندا زەرەرشی دەبێت لەبەرەوەی مەدایەکەی کەم بە کەمبوون و زیادبوونی تەسیر دەکەوت. هەموو ساڵانە پەنجەماسی بە ڕێژەیەشی زۆر بخرێتە ناو دەریاچەکەیەوە بۆ ئەوەی ئەو سامانە دەوڵەمەند بکرێت بۆ ئەوەی بتوانین کۆمەڵە خەڵکێکەیە لە دەربازبوونی ئەو ژیان و گوزەرانێکی ئێستا تێدایە دەرباز ببێ ئەوەی ژیانی لەسەرەوەیە. ساڵانە بە پێشی کاری ئاوی دەریاچەکان وادەی وەرزی دانانی گەرای ماسی دیاری دەکرێت و وەرزی قەدەغەکردنەکەشی ڕادەگەیەندرێت، بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمبوونی ئاوەکە و کەمتەرخەمی لا نەخستنی پەنجەماسی بۆ نێو دەریاچەکە سامانی ماسی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە، ئەماش دوجار کار لەسەر گرانبوونی نرخەکەی دەکات. لازەی بچووک لە سنووری ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.